ائتلاف راپۆرتێک دەربارەی ژمارەیە زیندانên قەسەدەیên تایبەت بە چەکدارên داعشê بەڵاو کرد و تێدەگوت و بهترە زیندانان دناوە باژار و سڤیلان دەنا. وەکە راپۆرتە ائتلافێدا هاتیەک و ژمەها گولانە ساڵە 2019 و پشتی ژناوبرنە داعشê قەسەدە نێزیکی 12,000 چەکدارên داعشê دەستەسەرکردن و لەسەر چەندین زیندان ئەو چەکدارên داعشێن ژێ 54 وڵاتانە هاتنە دابەشکردن. دێ راپۆرتێدا ئەتیلاف بە هورگولی لەسەر ژمارەیە زیندانان و ژمارەیە چەکدارên تێدا دمێنن ڕاوەستیایە و لێگۆری راپۆرتێ چەکدارên داعشێ لەسەر 15 زیندانان هاتنە دابەشکردن. یەک زیندانە غوێران دەکەوێ باکوورێ تاخە غوێران لە باژارێ حەسەکێدا و زیندانە هەری مەزنە ژێ سێ ئاڤاهیان پێکتێ بهترە سەرکردێن داعشێ و نیشانڤان و پسپۆرن چێکردنا بۆمبان تێدەنا. دوو زیندانە سیناعە لێ باژارێ حەسەکەیە بەریە 3 ساڵان هاتیە ئاواکردن و بەریە نەها ئامادەیە پیشەسازی و پەیمانگەها تەکنیکی بوو. قەسەدە ئەو خستە زیندان و ژمارەیە چەکدارên داعشێن زیندانە سیناعە دەنا 1000 چەکدارە و بریار هاتیەدان و زیندانە سیناعەوەی مەزنتر ببێتاک و 5,000 چەکدارên داعشێ خۆ بگرێ. سێ زیندانە ئەلکەمپسینی دکەوێ ڕۆژهەلاتێ باژارێ شەدادێدا لێ گوندەوارێ باشوورێ حەسەکێ نزیکی 900 چەکدارên داعشێ تێدەنە و زیندانە هەری نزیکەش بنگەهەکە ئەمریکی. 4 زیندانە قامشلۆ لە تاخە عەلایە باژارێ قامشلۆیە نزیکی 1000 چەکدارên داعشێ تێدەنا. 5 زیندانە ئەلکسرە لێ گوندەوارێ ڕۆژاوایە دێرە زۆرێ و نێزیکە ژێسێ بنگەهێن ئەمریکی بەتەنێ 500 چەکدارên داعشێ تێدەنا و بهتراوان دیلێن سەرکردێن داعشێنە. 6 زیندانە سوور لێ گوندەوارێ باکوورێ دێرە زۆرەیە تایبەتە بێ بەکۆلینێ لەگەل داعشان نێزیکی 400 چەکدارên داعشێ تێدەنا. 7 زیندانە ئەشەدادێ لە تاخە ئەلمەساکن ناوەندە باژارێ شەدادێ سەر بە حەسەکێڤەیە نێزیکی 500 چەکدارên داعشێ تێدەنا. 8 زیندانە ناوەندی ئانگۆ ئەلمەرکەزی لە ڕەقایێ لە دەڤەرە مەتاحەنیا باژارێ ڕەقایە بهترا چەکدارên داعشێن دوێ زیندانێ دەنا بەڕەگەز سوورینە. 9 زیندانە ئەرمێلان لە گوندەوارێ قامشلۆیە 400 چەکدارên داعشێ تێدەنا. 10 زیندانە باژارێ کوبانێ نێزیکی 400 چەکدارێ داعشێ تێدەیە. 11 زیندانە دێرکێ نێزیکی 500 چەکدارên داعشێ تێدەنا. 12 زیندانە حەقل العومەر نێزیکی 300 چەکدارên داعشێ تێدەنا. 13 زیندانە باژارێ تەبقە ئانگۆ کونابلێتێکردن زیندانە ڕوبڕووبوونە تەرۆرێویانژی زیندانە عاید نێزیکی 300 چەکدارên داعشێ تێدەنا. 14 زیندانە ڕوبڕووبوونە تەرۆرێ لە باژارێ عین عیسایێ کۆ بخوا دبستانە و نێزیکی 800 چەکدارên داعشێ تێدەنا. 15 بارەگەهی هەواڵگریە لەشکری لە باژارێ ڕەقایێ نێزیکی 200 چەکدارێ داعشێ تێدەنا.